بەڵێ ئەوەی کە من دەمەوێت لەم گەشتەدا و لەم ڕووماڵە تایبەتەدا لەگەڵ میوانەکەم باسی بکەم ئەوەیە کە میدیاکان بەگشتی گرنگیەکی تایبەت بە کۆنگرەی چواردەی پارتی دیموکراتی کوردستان دەدەن. لە ڕابردووشدا پارتی دیموکراتی کوردستان بە درێژایی مێژوش گرنگیەکی لە ڕادەبەدەری بە میدیا و بەڕاگەیاندنراوە. من ئەم دووتەوەرە دەکەم بە پرسیار و لەگەڵ میوانەکەم بەڕێز ئامانج عەبدوڵڵا کادری ڕاگەیاندنی پارتی دیموکراتی کوردستان گفتوگۆی زیاتری لەسەر دەکەین. کاگامان زۆر بەخێراتی، زۆر سپاس بۆم دەرفەتە. کاگامانج، پارتی دیموکراتی کوردستان لە سەرەتای دامەزراندنیەوە تاوەکو ئەمڕۆ گرنگیەکی تایبەتی بە میدیا و بەڕاگەیاندنراوە، تەنانەت لە کۆنگرەی 11ش پارتی میدیایی وەکو دامەزراوە بە فەرمی ناساند و کردی بە شێوەیەک لە شێوەکان بە جۆرێک لە دامەزراوەی. بۆم کۆنگرەیە میدیا لای پارتی چ بایەخێکی هەیە و دوای کۆنگرە ئایا میدیا لە دیدی پارتیەوە هیچ گۆڕانکاریەکی بەسەردادێت؟ لە ڕاستیە بۆ وەڵامانەوەی ئەو پرسیارە سەرەتان پێم خۆش لە ڕووی مێژوویەوە ئەگەر دەرفەدەوێت بە خێرایی بازدە و بایەخە قوڵە بکەم کە پارتی هەمیشە بە میدیاییەوە و لە ڕێگەی بایەخدان بە کللتورەوە کللتور لای پارتی یەشەکە لە تەوەرە هەرە سەرشیەکان. ئەگەر ئێمە دیقەت بین لە گەرمەی شۆڕشی مەزنی ئەیلولا لەسەر ڕاستپاردەی بارزایی نمر کۆڕی زانیاری کورد دروزەبێ جارێک کە مشتماڵی زمانی کوردیە کاتەوە بۆ ئەوەی کە بە جۆرێک لە جۆرەکان خاڵی بکاتەوە لەو مفردەویەکانی کە زمانی بێگانیتیایە و ئەپەڕێتەوە بەرەو ئەم مشتماڵکردنەوەی زمان ئەپەڕێتەوە بەرەو ناو میدیا کە خاڵێکی وەرچەرخێنەرتان لە ڕووی ئەدەبیشەوە. یانی ئەمە گە دیقەت بین لەو سەردەمەیە لایانی ئەدەبیە چێتە ناو قۆناغی ئەدەبی بەرەنگاری پاشان ئەپەڕێتەوە بۆ ناو میدیا. میدیا وەرچەرخانێکی گەورەیە لەسەر ئاستی مێژووی کوردێنێتە کایەوە میدیای پارتی. لە ناوەڕاستی سەدەی ڕابردووە بۆ یەکەم جار لە میدیای بیسراوە لە ئاستی میدیای بیسراوە ڕادیۆی یەکەمین ڕادیۆی کوردی بەناوی ڕادیۆی دەنگی کوردستان هێتەکایەوە. لەڕێ ئەم ڕادیۆیەوە کە لەلایەکە و بایەخ بە لایەنە پیشەیەکی میدیایە لایەکی تر متوربەیەکە بە چەمکی شۆڕژگێڕانەوە و تەدوینە بێ لەسەر زمانی هاونیشتیمانیان چەمکە شۆڕژگێڕەکان جارێکی تر چەمکی تێکۆشەرانە جارێکی تر بێ بە زمانی تەدوین زمانی جێڕانەوە لە ناو خەڵک بە یەکەیەک لە ناو خەڵک پاشانەما ئەپەڕێتەوە بۆ سەر ئاسی میدیای با بڵێن خوێنراو. ئەگەر ئێمە دیقەت بینتان لە ناو ئەو میدیایە نەک هەر با بڵێن مخاتەبەی ناوخۆی مخاتەبەی دەریشەوەی هەبووە ئەو کاتە ڕۆژنامەی تەئاخی هەبوو کە تا ئێستاش بەردەوامە. ئەم بۆ مخاتەبە بۆ زمانی گوتار بوو لەگەڵ نەتەوەی بەرامبەرە ئەو نەتەوەی کە لەگەڵ هاونشینی بوو خاتری کە پێی بڵێ من کێشەی سەرەکیم لەگەڵ تۆنی لەگەڵ ئەو سیستم و دەسەڵات تۆتالیتاریە هەیە کە هاتووە نیشتیمانەکەی منی داگیر کردووە. زمانێکی حیوار میانەیەکی حیوارە دۆزێتەوە. ئەمە درێژە کێشێت هەتا ئاگاتە لە قۆناغ بە قۆناغتان لە سەردەمی شۆڕشی گوڵانی پێشکەوت و خوازە جارێکی کە بایەخدان بە میدیا وەرچەرخانێکی گەورە بەخۆیەوە بینێ لە ڕێی بڵاوکراوەکانی ناوخۆی حزب خۆیەوە لە ڕێی ئەو پەیامانی کە هەیەی پاشان لە دوای ڕاپەڕێنیش درێژە بێتەوە بایەخدان بە میدیایی شکل لە چەمچە فەرمیەکان کە بایەخدان لەناو فۆرمی میدیایە بۆ لە بەرەوەی میدیا کاریگەری ڕیشەیی لەسەر کۆی گشتی ڕا لەناو ڕای گشتی ڕای شەقام بەجێڵەوە پارتی خواستێتی کە کار لەسەر ڕای گشتی بکە بە چەمشی بەرپرسیارەتی میدیایی لەلایەک لەگەڵ پشت ئەستور بە چەمشی وشیاری نەتەوەیی بۆ خەمبڵاندنی ژینگەیەک کە تایە کللتوری نیشتیمان پارێزی نیشتیمان پەروەری وڵات پارێزی کوردستانێکی بەهێز بەرپا بکە. ئەمە خواستی بە چەند دوسوونی پارتیە لە ناو میدیاکەیە بۆیە بە میدیایەکی بەرپرسانەوە هاتۆتە بەیانەوە. باش کاگاماج ئێستا هەم لە میدیاکان و لە سۆشیال میدیاش چاوێکی زۆر لەسەر کۆنگرەی پارتیە. هەندێک لە میدیاکان بە تایبەتی میدیا حیزبەکانی دیکە بە جۆرێک لە جۆرەکان هەندێک وێناوە هەندێک زانیاری لەسەر کۆنگرەکەی پارتی بڵاو دەکەنەوە لە کاتێکدامە کۆنگرەیەکی حزبیە جۆرێک لە جۆرەکان دواتر ئەم زانیاریانە ڕاست نین و بە شێوەیەکی هەڵە دەگەیەنرێتە هەم بینەر هەم خوێنەر. بۆچی کە کۆنگرەی پارتی کۆنگرەیەکی حزبیە و کۆنگرەیەکی تا ڕادەیەک شتێکی ناوخۆیی حزبی خۆیانە میدیاکانی دیکە بە جۆرێک لە جۆرەکان بە شێوازێک لە شێوازەکان بە جۆرێکی دیکە وێنای دەکەن هەندێک راپۆرت و زانیاری لەسەر بڵاو دەکەنەوە کە دواتر دەردەکەوێت ئەو زانیاری و راپۆرتانە هەڵەشن. لە ڕاستیا ئەوە بۆ دوو خاڵەگەڕێتەوە یەک بایەخ و گەورەی و نەوعیەتی زۆریەتی کۆنگرەکەیە مەزنی ئەو کۆنگرەیە کە کۆنگرێکی زۆر نەوعیە و دۆخێکی بەرپا کردووە کە هەموو دنیا چاوی لە سەرێتی ئەمە جان دێشێتەوە لایەکی لایەکی تری ئەگەڕێتەوە بۆ ئەو چەمکەی کە پێوترێت چەمکی بەرپرسیارەتی میدیای هەڵبەت بەشێک لەو میدیانی کە سیریان لەم کۆنگرێ گرتوتەوە هیچ پابەند نەبوون بە پرەنسیپی با بڵێن ئیتیکی میدیایی بۆیە ئەوەی کە بڵایان کردەوە زیاتر لە پڕۆپاگەندەیەک زیاتر نەبوو هیچی تر نەبوو هیچیشی لێشین نەبوو نەتیجەمە و سحرانە بەتاڵ بووەچکە هەموو ئەنجامەکانمان بینی و دۆخی یان کەش و هەوای سەقامگیری ناو کۆنگرەمان بینی و
و ئەنجامەکانیشی بەم نزیکانە لە دوای وابزانام تاسبێنی تر بەتەواوەتی بەلاغی کۆتایی کۆنگرە بڵاو بێتەوە ئەنجامە پۆزتیڤەکانی کۆنگرە بە گشتیە بینین کە چ کاریگەریەکی قوڵ و باش و پۆزتیڤ لەسەر جەماوەری کوردستان باشە. کاگاماش بێگومان کۆنگرە بۆ نوێبوونەوەی حیزبە و نوێبوونەوەش ئەبێ پێویستە سەرجەم سێکتەرەکانی حیزب بگرێتەوە. پێویستە لە دوای کۆنگری چواردە پارتی بە میدیاکەی دابچێتەوە، جۆرێک لە جۆرەکان گۆڕانکاری تێدا بکات یاخود بە شێوازێک لە شێوازەکان ینی وەکو ئێستا نەمێنێتەوە یا لەم دۆخی ئێستا باشتر بێت. لە ڕاستیە خۆی هەر میدیا بەگشتی ئەگەر ئێمە قسە لەسەر میدیاکەین قسە لەسەر بابەتێکی زانستیەکەین چکە ئێستا میدیاوەکو زانست خوێنەوەی بۆ ئەکرێ بەردەوام خۆی لە ئەپدەیتکردنەوەی ئابینێتەوە هەموو میدیایەک وەلنە پارتی پێشەنگە لەو ئەپدەیتکردنەوەی زانین لە بیرمان نەچێت منەمەوێت ئەوە بە دەرفەت دەزانم ئەوە باسکەم هەمیشە پارتی دەست پێشخەر بۆ لە داهێنان لە میدیایە زانی ئێمە لە دوای ڕاپەڕین یەکەمین لایانی سیاسی بوون کە کەناڵی سەتەلایتی کوردستان کەناڵی تەلەڤیزیۆنی کوردستان و سەتەلایت کەناڵێکی یونیڤەرساڵی لە جیهانە بەخشی خۆی کردووە. یەکەمی لایانی سیاسی بووە کە هەڵیاوە لە ڕێی میدیاوە خوێندنەوە بکات بە کللتورە زین لای خەڵک بۆیە ڕۆژنامەی هەولێرە و کاتە ئێستاش لەسەر بە ڕۆژنامەیەکە بە خۆڕایی لەناو خەڵکا بڵاوە بێتەوە و هەمیشە پێشەنگ بۆ لە داهێنانە پارتی لە میدیاکەی خۆیان لە بیرمان نەچێەوە. زۆر جار میدیاکانی تر ئەتوانم بڵێم گەرەوە بە مزایدە لێم وەرەنگیرێ زۆربەی کات بەشێک لە میدیاکان شوێن پێیان هەڵگرتوتەوە و لە داهێنانی میدیایی پارتی توانیوێتی پێشەنگ بێ و هاوێن بێ بۆ کۆنگرە لە دوای کۆنگرەش پارتی ئەم داهێنانی کردووە و ئەم ئەپدەیتی کردووە بەردەوام خۆی ئەپدەیتەکاتەوە ئەم میدیایە. ئەگەر ئێمە دیقەت بین پارتی هەمیشە وەک موئەسسە وەک دامەزراوە ڕەفتار لەگەڵ میدیاکەی خۆیانکە کارلەگ لەگەڵ میدیاکەی خۆیانکە هەر بۆیە شابینین بەشێک لەو کارکتەرە میدیانی کە ئێستا لە شاشەکانی تریشەوە بینرێن یان لە ناو میدیای جیان بۆتەوە بەشێکیان پەروەردەی ناو میدیای پارتین و بۆ بەردەوام پارتی میدیاکەی خۆی لە ئەپدەیتکردنەوە و لە نوێبوونەوەی و دەستێکی پڕ لە داهێنانەوە هەمیشە. باش کاگامانچ ئێستا میدیا لە هەرێمی کوردستان زۆر فراوان بووە و بەشێک لەو ڕەخانەشی کە لە میدیا دەگیرێت دەگوترێت هەندێک لە میدیاکان بەرپرسیارانە پیشەیانە نیشتیمانیانە مامەڵە ناکەن. میدیای پارتی تا چەند بەرپرسیارانە و نیشتیمانیانە و پیشەیانە مامەڵەی کردووە لە ڕابردوو ئێستاشدا. ئەزانی ئەوە وەرگرەکانی میدیای پارتی حکم لەسەر ئەوایەن لە واقعەوە ئێوە ژوک و میدیاکار درک بۆواکەن ئێمە خاوەنی میدیایەکی ئەهوەنین میدیایە کە زۆر بەرپرسیارانە ڕەفتارەکە میدیایە کە پەلاماردەر نییە میدیایە کە سەقامگیرە میدیایە کە باەخ بە هاوسەنگیە میدیایە کە ڕاشکاوە میدیایە کە پابەندە بە پرینسیپی میدیایی بە هەموو چەمکەکانی وەکو زانست ڕەفتار لەگەڵ میدیایەکە میدیایەکە کە ڕازگۆیە ئەمە میدیای پارتیە ئەمە شوناسی میدیای پارتی و لە واقعا ساغ بۆتەوە لە بەردەم بینەر و وەرگر و متەلەقەکانی بەگشتی. دەست خۆش کاگامانچ سپاس بۆ ئەم دەرفەتە دەست و چاوت خۆش بێ.